ناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێزان خوشحاڵم کە ئەمڕۆ لێرەین سەردانی ئەم کارگەیە دەکەین کە کارگەیەکە لە چوارچێوەی بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرەپێدان بە ژینگە پارێزی و چاکسازی ئابووری کە لە بەرنمەکەماندا بوو. ئەمە یەکێک لەو پرۆژانەیە کە ئێستا بەنجام گەیشتووە و تەواو بووە کە ئەویش کارگەی ڕیسایکلکردن و بەکارهێنانەوەی ئەو قیرەیە کە پێشتر بەکار هاتووە بۆ ئەوەی ئەمە بتوانین زیاتر لە ڕووی ژینگە پارێزیەوە خزمەتی هەرێمی کوردستان بکەین و ئەو قێرە هەڵکەندراوەی کە پێشتر فرێدەدرا بۆ ناو زەوی و بۆ ناو ژینگە جارێکی تر لێرەوە دووبارە بەکار بێتەوە لەگەڵ قێری شل و بخرێتەوە کاری خزمەتگوزاری حکوومەت لە بۆ دروستکردنی ڕێگە و بانەکان کە بێگومان ئەمە لە ڕووی کولفە و دەرهاوێشتەی ئابووریشەوە دەتوانێت زیاتر سوودمەند بێت بۆ خەڵکی کوردستان. ئەمە پابەندبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە ژینگە پارێزی پیشان دەدا زیاتر لە هەموو شتێکی تر، هەرچەندە ئەم کارگەیە کارگەیەکی لە ڕووی سایزەوە لەوانەیە زۆر گەورە نەبێ، بەڵام ئەمە دەستپێکەکە بۆ ئەوەی ئێمە بتوانین کارگەی هاوشێوە لە هەموو پارێزگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەین، هەروەها لەگەڵ ئەو کارگانەی کە قیری شلیش دروست دەکەن ڕێکەوتنێ بکرێتەوە لە کەری تایبەت دەکەین کە ئەوانی شتی هاوشێوە دروست بکەن تاکو زیاتر ئێمە بتوانین سوود لە ئەو کەرەستانەی پێشتر فڕێدەدران ئێمە سوودیان لێوەربگرینەوە. لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بەرنامەمان هەیە کە لە هەموو ڕۆیەکەوە بتوانین خزمەتی ژینگە پارێزی بکەین لە ڕۆی ڕیسایکلکردنی ئەو ئاوەڕۆیە زبل و خاشاکە کە لە چەند پارێزگای تری حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارە سەربەخواکان دیسان پرۆژەمان هەیە بۆەوەی ئەم خزمەتگوزاریانەش بۆ خەڵکی ئەو شار و شارشکانە زیاد بکەین. لە هەمان کاتدا ئێمە دەمانەوێت کە لە ڕووی باری ئابووریشەوە لە ڕووی وەزی داراییشەوە ئێمە هەوڵی ئەوە بدەین حکوومەتی هەرێمی کوردستان خەرجەکانی خۆی کەم کاتەوە بەم جۆرە شتانەی کە دەیکەن. داواکارین کەرزی تایبەت زیاتر یارمەتی حکوومەتدا، هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و ئینشاءڵڵا ئەم جۆرە پرۆژانە لە شوێنەکانی تری هەرێمی کوردستانیش بکرێ و ئێوە شار سەربەرز و سەرفەراز بن و کوردستانیش ڕۆژ بە ڕۆژ ئینشاءڵڵا ئاوەدانتر بێت. پشتیوانی جەنابەت.